120 مليار دیناریش لە داهاتی ناوخۆ و هەژماری منە تەوتینە هەر شتێکت دەڕێک ئەو هەژمارە بانکیە ڕادستی یان حکوومەتی عراقی بکرێت ئەمە لێک تێگەیشتنەکە بوو بڕیار بوو و لە بڕیارەکە جوان نووسراوە هەر کاتێک ئەو نەوتە گەیشتە سۆمۆ و ئۆکەی لەسەر کرا کە سۆمۆ سەلماندی کە و نەوتە نێرراوە موچەی مانجی ئایار بنێڕێ. ئەمڕۆ هەواڵەکان کەمێک ناخۆشترن لە ڕۆژانی ڕابردوو بە جۆرێک کە حکوومەتی هەرێم باز لەوە دەکات کە بەرهەمێنانی نەوت وەستاوە و لە ئێستادا بەوەی پەلامارە درۆنیەکانەوە نەتواندراوە وەکو پێویست نەوت بەرهەم بهێنرێ و زانیاری ئەوە شەیە کە شاندێکی تایبەتمەند سەردانی چێڵگەنەوتەکانەکا و چێشی ئەو بابەتەکاتەوە. ئەوەی لێرە کێشەیە گرفتە دواکەوتنی موچەیە، هیچ بابەتێک هیچ برسیبوونێک هیچ ئازارێک نەگەیشتووە بە حکوومەتی بەغدا و حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی، ینی هەمویان سپاردووە بە ئەو جێبەجێکردنی ڕێکەوتن نامە یان لێکتێگەیشتانەی نێوانێ. من زانیاری ورد گفتوگۆ و شرۆڤەی ورد لەگەڵ بەڕێز دکتۆرە نەرمین معروف ئەندامی لیژنەی دارای ئەنجومەنی نوێنەرانی عراق گفتوگۆکەم. دکتۆرە نەرمین ڕۆژێک پێشێستا لای بەڕێز محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عراق بۆ لەگەڵ شاندێکی یاوەری فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عراق. ئەمڕۆژ وەکو کاری پەرلەمانی خۆی لەگەڵ وەزیری دارایی عراق کۆبۆتەوە. ئەکی دکتۆرە نەرمین زانیاری ورد و واقعی پێ جا لەگەڵ دکتۆرە نەرمین ئەو باسانە دەست پێەکەین سەرەتا لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ دەست پێەکەین. بەڕێز دکتۆرە نەرمین سوپاس بۆ ئەو دەرفەتە کە لە بەغداوە لەگەڵمانی ئەمەوێ زانیاری وردی ناو کۆبوونەوەکار چەندە لە کۆنگری ڕۆژنامەوانی و لە لێدوانی دیکەدا باس کرا، بەڵام زانیاریە وردەکە بە شوێنەی کامە بوو کە لەگەڵ بەڕێز وەزیری دارایی تاوتوێتان کرد. سەرەتا ئەسڵاو لە بەڕێست و لەسەر جام بینەرانی کورسات نیوز. کاک زانا جەناب تەزانی ئەمڕۆ کۆبوونەوەی لیژنەی دارایی کە بە میوانداری بەڕێز وەزیری دارایی فیدراڵ بوو پێشتر تەوەرەکانی کۆبوونەوەکە دیاری کرا بوو کە پێیوەست بوو زیاتر بە بابەتی خشتەی داهات و خەرجی بودجەی ساڵی 2025 کە تا ئەم کاتە هێشتا نەهاتۆتە پەرلەمان بۆ پەسەندکردنی و بە دوواداچوونی لیژنەی دارایی بوو بۆ ئاسی جێبەجێکردنی هەردوو بودجەی ساڵی پار و پێرار لە چوارچێوەی بودجەی 3 ساڵەیە. بەڵام ئەوەی کە بەلای ئێمەوە وەکو نوێنەری کورد کە من بەشدار بووم لە ناو لیژنەی داراییە ئەمڕۆ بەلای منەوە گرنگ بوو بابەتی ئەو ڕێکەوتنە یاخود ئەو لێ تێگەیشتنی نوێی نێوان هەرێم و بەغدا بوو کە لە ڕۆژی حەڤەی مانگە هەردوو حکوومەتی هەرێم و فیدراڵ ڕەزامەندیان لەسەر دەربڕیوە و بە تایبەتە بە دۆسەی نەوت و هەروەها داهاتی نانەوتی و موچەی موچەخۆران و بە دەرفەتم زانی کە پرسیار لە وەزیری دارایی بکەم سەبارەت بە ناردنی موچەی مانگی پێنجی موچەخۆران وەکو لە ناو ڕێکەوتنەکە ئاماژەی پێیاوەکەی ئەو موچێ ئەنێرە و ڕێکارەکانی کە گیراونەتەر بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکە. وەزیری دارایی لە وەڵامی ئەم پرسیاری منە تەکیدی لەوە کردەوە کە با بڵێن ئەوان بەشێکی گشتی گەشتبین بوون بەم ڕێکەوتنەی کەوا لە نێوان هەردوو لایە کراوە و تەکیدی لەوەی کردەوە کە لە بڕگەی پێنجی ئەو لێ تێگەیشتنیە هاتووە کە پێویستە هەرێمی کوردستان دوو ئیتیزامی لەسرە. یەکێکیان ئەوەی کە 120 ملیار دینار داهاتی نانەوتی بخاتە سەر حسابی وەزارەتی دارایی فیدراڵ و تاوەکو پشکی هەرێم لە خەزێنەی فیدراڵیە بێ بەشداری بکە و ئیلتیزامی دووهەمیشیانەوەیەکەوە هەناردەکردنی نەوت لە بەندەری جیهانەوە دەست پێ بکاتەوە بابڕی 230,000 بەرمیل نەوتی ڕۆژانە و کۆمپانیای سۆمۆ دڵنیایی یاخو پشگیری ئەمە بکە کە نەوت دەستی پێکردوێتەوە بەبێ ئەمە ئەو باسی لەوە کرد کە ناتوانێت موچە بنێرێ بۆ هەرێمی کوردستان هەر کات هەرێمی کوردستان دەستی کرد بە جێبەجێکردنی ئەم تیزاماتانەی سێخۆر ئەوان ڕاستەخۆ موچەی مانگی پێنجە نێرن و لە ماوەی ئەم دوو هەفتەیەشە کە لە ڕۆژی حەوێ مانگەوە تەوقیتەکە دەستی پێکەوە تاوانین بڵین تا کۆتایی ئەم مانگە پێویستە ئەو لیژنانەی کە بڕیاری لێدراوە دەست بەکار بن و راپۆرتی خۆیان پێشکەش بە ئەنجومەنی وەزیرانی فیدراڵ بکەن سەبارەت بە داهاتە نانەوتیەکانی هەرێمی کوردستان و کوامانن ئەو داهاتانەی کابێ لە 150 بگەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەتی فیدراڵ هەروەها لیژنەیەکی کە تایبەتە بەوەی کەوە
پێداویستی هەرێمی کوردستان لە سوتەمەنی نەوت و گاز و بانزین چەندێکە خەمڵاندنی بۆ بکرێ و لیژنەیەکی کەش هاوبەش پرۆسەی بەبانکیکردن تەواو بکە و لیژنەیەکی پسپۆر لە دیوانی چاودێری وەزارەتی دارایی لە هەردوو لە ڕێکارەکان یاخو میکانیزمی چارەسەرکردنی پشکی هەرێم لەناو بودجەیە چارەسەر بکەن. ئەمانە ئەو ڕێکارانە کە لە ماوەی 2 هەفتەیە گیرێتە بەر، بەڵام وەزیری دارایی هەر لە چوارچێوەی وەڵامەکەی بۆ من باسی لەوە کرد کەوا چاوەڕوانی واکرێ بەیانی یا دوو بەیانی راپۆرتی لیژنەی پسپۆر کە لە حکوومەتی فیدراڵ و واتە لە کۆمپانیای سۆمۆزایەتی نەوتەوە چوونەتە هەرێمی کوردستان و بابلێ هەڵسەنگاندنیان کردو بۆ دۆخی ئێستای کێڵگە نەوتیەکان و بە تایبەتی لە دوای ئەو بردومانانەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە بۆ کێڵگانە کراوە و ئەو گۆڕانکاریانەی کە ڕوویا و لە تاقی ئینتاجی توانای بەرمێنی ئەم کێڵگانەیە چاڕوان نەکرێت لە بەیانی یا دووباری ئەم راپۆرتە بگاتەوە وەزارەتی نەوتی فیدراڵ بۆی کە هەڵسەنگاندنێکی واقعیانە بۆ توانای ئێستای و کێڵگەنەوتانە و هەناردەکردنی نەوت بخاتە ڕوو و وەکوتیشم پێویستە هەرێمی کوردستان پشکی خەزانەی فیدراڵ داهاتیان نەوتی ڕادەستکە بۆ مانگی 5 و بە دوای ئەوەیە وەزیری دارایی ئاماژە بۆ کرد کە ئەوان ئامادەن موچەی مانگی 5 موچە خۆران بنێرن. باشە بەڕێز دکتۆرە نەرمین و ڕاشکاو بین لەگەڵ بینەرەکانی خۆمان ئەو لێک تێگەیشتنیان ئەو ڕێکەوتنە بە بنبەست گەیشتووە هیچ ئومێدێکی تیادا ماوەکەوەی خەڵک ئەمڕۆ نیگەرانیەکی زۆری هەیە؟ نەخێر کاک زاناوەنی کە تا ئێستا هەیە هیچ بنبەستێک نییە، بەڵام یەک حقیقەتەوەیەوە ڕاستە هەرێمی کوردستان دوو ئیلتیزامی لەسەرە، ئەم دوو ئیلتیزامە شتێک نییە لە دەرەوەی یاسای بودجە بێ، ئەمە بێ ڕاستیەکەیە بێڵێنەوەی ژەوەیەکەوە لە یاسای بودجەی 3 ساڵەیە ئیلتیزاماتی سەر هەرێمی کوردستان بۆ نمونە 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانەیە، ئێستا ئەو بڕە کەمترێکە لەو 400,000 واتە 230,000 دیاری کراوە ئەپێ ئەو ڕێکەوتنە بۆ ئەم چەند مانگەی کە ماوە لە سای 2025 و تا پەسەندکردنی بودجەیەکی کە لە سای 2026 بێ بەرکار بێ. دووەمینی داهاتی نانەوتی ئەمەش ڕاستیەکی ترە کە هەرێمی کوردستان بە پێی یاسای ئیدارەی مالی کە ساڵی 2019 لە خولی چوارەمی پەرلەمانی عێراقەوە تا خولی پێش ئێمە ئەم یاسایە تەشریع کراوە و بە پێی مادەی 29 یاساکە ئەبێ هەرێمی کوردستان لە 150 داهاتە نانەوتیەکانی خۆی بگەڕێنێتەوە واتەوانی کە فیدراڵی بگەڕێنێتەوە بۆ خەزانەی حکوومەتی فیدراڵ. دیارە لە ماوەی ڕابردووە لێکدانەوەی هەرێم و بەغداش بۆ ئەم مادەی 29 یاسایە جیاواز بووە، هەرێم وتێتی تەنها داهاتە فیدراڵەکانی وەکو دەواازە سنوورەکان و باج حکوومەتی فیدراڵ بە ڕوانگەیەکی فراوانتر سەیری کردو داوای پشکێکی زیاتری کردووە لەم داهاتانە. بۆیە لە چوارچێوەی ئەم لێتێگەیشتنەی دوایی لیژنەیەک پێگەهێنرێ لە دیوانی چاودێری دارایی هەردوو لا وەزارەتی دارایی هەردوو لا بۆ ئەوەی سەردانی هەرێمی کوردستان بکەن، سەیری داهاتی نانەوتی هەرێمی کوردستان بکرێ و جیاکردنەوەی ئەوەی کە فیدراڵیە ئەوەی کە خۆماڵیە لە فیدراڵیەکان کوامانە دەستنیشان بکرێ و بە ڕێژەی لە 150 بە پێی یاساکە دیاری بکرێت کە بگەڕێتەوە بۆ خەزانەی فیدراڵ. بۆی ئەمە شتێکە کە لە چوارچەوەی ئەم ڕێکەوتنەیە هاتووە باگراوندی یاسایی هەیە و نوێ نییە، بۆ ئێمە شتێک نییە بتوانین بڵێن خاڵێکە ئەمانگەێنێت بنبەست. بە تایبەتی هەرێمی کوردستان لە چەند مانگی ڕابردووشە بڕێک داهاتی نانەوتی هەریاوە بە خەزانەی حکوومەتی فیدراڵیە، گەرچی حکوومەتی فیدراڵ پێی ڕازی نەبووە، مەسەلەن 48 ملیار 50 ملیار نازەم 70 ملیار ڕێژەکان جیاواز بووە، خۆ بڵێن بڕەکەی جیاواز بووە، بەڵام گرنگەوەیە ئەم ئیلتیزامێکی نوێ نییە لەسەر هەرێم، بەڵکو پێشتریش هەرها بووە. ئەوەی کەوە گرنگە ئێستا لێرانەیە لە ناو لێ تێگەیشتنەکەیە بابەتی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانە کە وەکوتمان بە پێ ڕێکەوتەکە 230,000 بەرمیل نەوتی ڕۆژانەیە. ئێستا دۆخێک هاتۆتە پێشەوە بەهۆی بەردومانکردنی کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستانەوە کۆمپانیا نەوتیەکان بەشێک لەو کێڵگانە بەرهەمێنانیان ڕاگرتووە و هەرچەنە من نازانم ئەمە چەندێک بەرهەمێنانی کەم کردوەوە چاوەڕێی ئەو راپۆرتەی وەزارەتی ئەو ڕۆپەرتا بکەین کە پێشکەشی وەزارەتی نەوتی فیدراڵەکرێ بۆی دیاری بکات چەندێک بەرهەمێنان کەمی کردووە کاریگەری دروستەکە لەسەر ئەو بڕێکا بێ هەناردە بکرێت، واتە بابەتەکە تەکنیکیە، بابەتێکی هونەریە تایبەتە بە هەناردەکردنەوەی نەوت. ئەم دوو مەرجە هەیە لە بەردەم
ناردنی موچە خۆرانی هەرێمی کوردستان ئەمە شتێک نییە بڵێن ئیتر کەیشۆتە بنبەست لەبەرەوەی کە هێشتا ئەو دوو هەفتەیە کە دیاری کراوە بۆ پێشکەشکردنی راپۆرتی لیژنەکان تازە 3 ڕۆژ 4 ڕۆژی لێ ڕۆیشتووە بێت تا سەری مانگ ئەمانە راپۆرتانە پێشکەش بکرێ بەرچاڕوونی بدا لەو دۆسیانێکەوە باسمان کرد بەڵام من ئەڵێم وەکو خۆم ئەگەر بابەتی هەناردەکردنەوەی نەوت بابەتێکی تەکنیکی هوەریە ڕەنگە کاتێکی تۆزێ پێویست بێتاوەکو نەوتەکە گاتە بەندەری جیهان و هەنارداکرێ بەشێک لە ئیلتیزامەکەی سەر هەرێمی کوردستان کە ڕادەستکردنی داهاتی نانەوتی ئەمە لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمایە ئەکرێ وەکو نیازپاکی وەکو نیازباشی هەرێمی کوردستان و پابەندی خۆی بەم ڕێکەوتنەوە هەنگاوی یەکەم بنێ و ئەم ڕەپارێ بخاتە سەر ئەژماری خەزانەی حکوومەتی فیدراڵ بۆ ئەوەیکەوە بەشێک لە ئیلتیزامەکەی سەر خۆی جێبەجێ بکات. بەڕێز دکتۆرە نەرمین ینی ئەو زانیاری بە پێی زانیاریان کە بەڕێزت هەتا ئەو لیژنەی کە بە تایبەت لیژنە هوەریەی لەسەر مەسەلەی توانای کێڵگەنەوتیەکان پێک دەهێنرێ کەی دەست بەکار دەبێت کەی دێت هەرێمی کوردستان ینی ئەمە دوایەوە پرسیارێکی دیکە بکەم ئەو لیژنەیە ئەکید لیژنەیەکی هاوبەشە بە دڵنیاییەوە ینی ئەو لیژنەیە وەکو زانیاری تەبێکی دێت هەرێمی کوردستان و پشکنین بۆ کێڵگەنەوتیانە چاودێری دەستی بەکار کردووە ئەمە بەپێی زانیاریەکان هاتوونەتە هەرێمی کوردستان و دەست بەکار بوون چاڕوان نەکرێ لەم یەک دوو ڕۆژەیە واتە بەیانی دووبیانی راپۆرتی خۆیان پێشکەش بکەن سەبارەت بە ئەو دۆخی کێڵگانە. باشە بەڕێز دکتۆرە ئەگەر ئەو لیژنەیە وتی بەڵێ ڕاستە هەرێمی کوردستان بەهۆی ئەو بەردومانانەی کە چێڵگەنەوتەکان زیانیان بەرکەوتووە ناتوانێت لە ئێستادا بۆ نمونە 230,000 بنێرێ یان مەسەلەن 100,000ش بنێرێ لە حاڵەتێکی وەهادا بەغدا هەر سوورە بێ لەسەرەوەی موچە نەنێرێ یان ئەگەر لە راپۆرتەکە هات باسی راپۆرتەکەم نەک ینی ڕێی حکوومەتی هەرێمی کوردستان لەم حاڵەتەدا ئەوەی زانیاری تەبێ ئەوەی خوێندنەوە تەبێ ئەوان بڕیاری چی ئەدەن؟ خۆی من ناتوانم لە بری هیچ کام لەو دوو حکوومەتە ینی بڵێ هەڵوێستیان بەڵام بەپێی تێگەیشتنی خۆم بەڵێ بەپێی تێگەیشتنی خۆم پێم وانە بابەتی ئەگەر راپۆرتەکە ئاماژە بۆ بن کە وەکو چاڕوان نەکرێت کاریگەری ئەو بردومانانە بوو بێتە هۆی ڕاگرتن یا کەمکردنەوەی بڕی بەرهەمێنانی نەوت لە کێڵگەنەوتیەکان کەمتر لەوەی کەوا لە پێشوە ڕێکەوتنی لەسەر کراوە پێم وانە ئەمە بێتە ئاستەنگێک لە بەرەوەی کە بابەتی بردومانکردنی کێڵگەنەوتیەکان شتێکی شاراوە نییە شتێکی نییە تەنها ئێمە وەکو هەرێم ئیدعای بکەین بەڵکۆمە بەرچاوی هەموو جیهانەوە عێراق خۆشی ئاگاداریەوەیەکەوە کێڵگانە ڕوبەڕووی ئەو بارودۆخە هاتوون بۆیە تەسەوری من ئەوەیەکەوە ئەمە بە هەندوەرە گیری یاخو لە بەرچاوە گیرێ و هەرێمی کوردستان تەڕەف نییە لە یاخو ڕێگر نییە لە جێبەجێکردنی ئیلتیزامە بۆیە من ئەڵێم گرینگە بەشەکەی تری ئیلتیزام کە لە دەسەڵاتی حکوومەتی هەرێم خۆیەتی لە ئێستاە و تەکنیکی نییە کێشەکە بابەتی داهاتە نانەوتیەکانە ئەکرێ ئەوە لە زووترین کاتە ئەو پابندیە جێبەجێ بکات و ئەو بڕەپارێ بخاتە سەر حسابی حکوومەتی فیدراڵ تاوەکو هەم بۆ ڕای گشتیش بسەلمێنی کە هەرێمی کوردستان ئامادەی تەواوی هەیە بۆ جێبەجێکردنی ئەو لێ تێگەیشتنا و ئەگەر هەر ئاستەنگێک دروست بێت ئەوە هەرێم تەڕەف نییە یاخود هۆکار نییە لە دروستبوونیە. بەڵێ زانیارێک هەیە کە سبەینێ نازانم تا چەند دروستە و جێبەجێ بێ سبەینێ کە 120 ملیارەکە بخرێتە سەر ژمارە حسابی وەزارەتی دارایی عراقی ئەو نیەت پاچە بە هیواین ئەو داواکاریەی جەنابەت کە ئەکی دەم پشتبەستۆ بە زانیاری سبەینێ جێبەجێ بکرێ بۆی خەڵکی کوردستانیش بڵێ حکوومەتی هەرێمی کوردستان پابەندی ئەو لێک تێگەیشتنەیە 2009 وەکۆی جەنابەت وتت کە ڕەنگە دووشەمیان سێشەمیان ڕەنگە وەکۆی زانیاری ڕۆژی سێشەممە بێ ئەو راپۆرتە بگاتە ئەنجومەنی وەزیران بۆی پێش کۆبوونەوە بەڵکو بتواندرێ بڕیارێکی لەبارەوە بدرێ جگە لەوە هیچ بربەستێک هیچ گرێ و گۆڵەیەک هیچ هەورازێکە بینی لە بەردەم ئەو لێک تێگەیشتنە بەڕێز دکتۆرە نەرمین بەشەیەکی گشتی نەخێر هەر ئەمڕۆژ بەڕێز وەزیری دارایی با بڵێن گەشتبین بوو بە ڕێکەوتنەکە و دوێ نوێژ ئێمە لە سەردانیکردنمانە بۆ لای بەڕێز سەرۆکوەزیرانی فیدراڵ بە هەمان شێوە خۆشحاڵی خۆی دەربڕی بەگەیشتن بەم ڕێکەوتنە و ئێمە ژۆک فراکسیۆنێکێتی پشتیوانی خۆمان جارێکی کە دووپاتکردنەوە بۆ ئەو لێ تێگەیشتن لێک نزیبوونەوەی کە دروست بووە لە نێوان هەردوو حکوومەتی هەرێم و فیدراڵە و دووپاتی ئەومان کردەوە کە چارەسەرکردنی هەموو گرژی و ناکۆکیەکان پێویستە بە زمانی گفتوگۆ دانوستان بێت و پشتگیری خۆمان دەربڕی بۆ سەرخستنی ئەم ڕێکەوتنە.
زۆر باشە باسی لەوە کردووە هەندێک تەرجەمەی مەبەستم تەرجەمەی قسەکانی نییە مەبەستم تەرجەمەکردنی کۆبوونەوەکە و تەوزیفکردنی و باسکردنی لە هەندێک مێدیای کوردیەوە نیگەرانی دروستکردوتیان مەسەرەن لە شوێنێکە ڤیددیۆیان بڵاو کردوتیان ئەو پێکەنینانەی خات و تەیف پێکەنین بە بەدۆخی هەرێمی کوردستان و باوتێتی بە هیچ شێوەیەک نەخێر پارە نانێرمە و هەتا مانگێکی تر پارە نییە و هەر پارەم پێ نییە و ینی بەڕاستی ئەم قسانە ببوورە هی میدیاژنین بەڵام چی بکەم بە گوێی خەڵک دراون ئەم بابەتانە ئەسڵ وەساسی هەیە ڕاستی هەیە کە کەسێک ئاوا ینی قین لە دڵ بێت بەرامبەر بە خەڵکی کوردستان کاکزاران من ئەواڵم کە لە ناو بەڵێ منیژەوەمەوێ بۆ خەڵک شتێک نییە بۆ دیفاعکردن بێت لە وەزیری دارایی یا لە هیچ کەسێکی کە بەڵام ئەو بابەتی دەستپێکردنی هەندێک جار دیمەنەکانی کۆبوونەوەکانە گوێزرێتەوە بەر لە دەستپێکردنی گفتوگۆکانی ینی ئەو دیمەنەشی کە بەڕێزت ئاماژت پێکرێمە هێشتا سەرەتای چوونە ژورۆی ناوهۆڵی کۆبوونەوەکان بوو هەندێ بابەتی تر هەبوو کە ینی پێکەنی بەڕێز وەزیری دارایی و تەنان چەند ئەندامێکی ترش پەیوەندی نەبوو بە بابەتی هەرێمی کوردستانەوە نەخێر یانە بەر لە دەستپێکردنی با بڵێن گفتوگۆکان مابوو یاخود کۆبوونەوەکە بوو بەڵام بەداخەوە وەکو بەڕێزت ئاماژت بێ هەندێک کەس هەندێ بابەت دروستەکە یاخودای خۆزێتەوە بۆ هەر مەرامێکی تر بێکە بێوێت کەشی ئەو گفتوگوۆ یاخود بۆ مەبەستێکی تر بەکاری بێنە بەڵام ئەوەی کە باسکراوە دوورە لە ڕاستیەوە باشە بەڕێز دکتۆرە ینی کەواتە بابەتەکە ئێستا تەنها لەسەر ئەوە وەستاوە کە حکوومەتی هەرێم هەم 120 ملیارەکە و هەمیش پرسیینەوتەکە لە ڕێگەی و لیژنەوە یەکلا بێتەوە مەسلەی تەوتین و هەژماری من ئەوە ئەتوانێت دەمەج بکرێ وایە جۆینە یەکترک ینی تێکەڵ یەکترەکرێ و ڕێگایکی بۆ دۆزراوەتەوە ئەوە زۆر گرفت و بەربەز نییە بەڵێ ئەوەی کە وەکوتم دوو بابەتی تر هەبوو لە ناو ڕێکەوتنەکە ئاماژێ پێیاوە کێکیان بابەتی پێداویستی هەرێمی کوردستانە لە سوتەمەنی کە بەپێ ئەو دەقی ڕێکەوتنە تا بڕی 15,000 بەرمیل نەوتی ڕۆژانە ئەبێ بەو بەهای یاخود بەپێی ئەو قیمەتەی ئەوە حکوومەتی فیدراڵ پێداویستی هەرێمی کوردستان دابینەکە لە بەرهەمە نەوتیەکان و ئەو 50,000 بەرمیلەشی کە خۆی بەرهەمیهێنێت یاخود بۆی بڵێن پشکی هەرێمی کوردستانە خۆی تێچۆکەی دابینەکات و لە دوای فرۆشتنی داهاتەکە لە دوای لێدەرکردنی خەرجی و تێچوونی بەرمێنانەکە پارەکەی گەڕێنێتەوە بۆ خەزانەی حکوومەتی فیدراڵ ئەمە یەکێک لەو لیژنانەی کە پێگەهێنرێ پێویستە لە ماوەی 2 هەفتەیە سەردانی هەرێمی کوردستان بکە دەستنیشانی پێداویستی هەرێمی کوردستان بکە لە بەرهەمە نەوتیەکان واتە لە نەوت و بازین و گاز و پێداویستیەکان کە هەرێمی کوردستان چەندێکی پێویستە و راپۆرتی خۆی باتەوە بە ئەنجومەنی وەزیران بۆی کەوا بزانێ ئایا هەرێمی کوردستان پێویستی بۆ تەنها 50,000 یاوکۆی کەوا پێشتر داوای کردبوو پێویستی بە 65,000 بەرمیلە لیژنەیەکی تریش لە هەردوو لە کار لەسەر تەواوکردنی پرۆسی بەبانکیکردنی موچەی موچەخۆرانەکەن دیارە لێرە مەسلەی بەبانکیکردن و دەستەواژەی بەکارهێنرێت دەستەواژەی تەوتینە واتە بەبانکیکردنی موچەی موچەخۆران و پێویستە لە ماوەی 3 مانگە ئەم پرۆسەیە تەواو بکرێت چونکە پێشتریش ئەمە مەرجی بڕیاری دادگای فیدراڵی بوو ساڵی پار کە پێویستە هاوشێوەی موچەخۆرانی عێراق موچەخۆرانی هەرێمی کوردستانیش موچەکانیان لە ئەژماری بانکیەوە وەربگرن بۆ ئەم پرۆسەیەش مۆڵەتی یاخود مهلەی 3 مانگی بۆ دانراوە کە بە تیمێکی پسپۆر لە هەردوو لا بتوانن کاری لەسەر بکەن و تەواوی بکەن و بە دوای ئەوە وەکو لە ڕێکەوتنەکە ئاماژە بێدراوە هەر کەسێک بانکیکردنی موچەکەی تەواو نەکرابێن ناتوانێت موچەی بۆ خەرجکرێت بۆ ئەم پرۆسێش کاتێکی باشی لە بەردەسا وەکرێ ئەو کەسانەی کەوا لە ماوەی ڕابردووە هێشتا پرۆسی بانکیکردنیان تەواو نەبووە بتوانێت لە ماوەی ئەم 3 مانگەیە بە بانکیکردنی موچەکانیان بۆ تەواو بکرێت. بەڵێ بەڕێز دکتۆرە نەرمینیانی ئەگەر بەپێ ئەو ڕێکەوتنە ئەو لێک تێگەیشتنەوە خۆی جێبەجێ بکرێ خەڵک زۆرە پرسیارەکە مەسەلەن بەغدا بە هەمان نرخ بنزین و نەوتیش ئەنێرە بۆ هەرێمی کوردستان یان بەو نرخەدا بەشکرێ بەسەر هەرێمی کوردستان هەر بە نرخی پێشوە بێ و جیاوازە بێ لەو نرخانی کە لە بەغدا و ناوەڕاست و باشووری عێراقیە. خۆی لە ڕاستیامە دوو بەشی هەیە باڵێن بەشێکی و 50,000 بەرمیل نەوتەی کە هەرێمی کوردستان لە بەرهەمی کێڵگەنەوتیەکان دیاری کراوە بۆی کە 50,000 بەرمیل نەوتی ڕۆژانەیە و هەرێم داوای کردووە 65,000 بێ لە ئێستا لەسەر 50,000 ڕێکەوتون
ئەو 50,000 بەرمیلە تێچۆکەی کولفەی بەرهەمهێنانەکەیەوە هەرێمی کوردستان ئەبێ بیە. دوایەوەیکەوە بەرهەمهێنەوتەکان ئەفرۆشێ پێویستە خەرجی بەرهەمهێنانەکەی لێ دەربکە و دواتر باقیەکەی پارەکە باتەوە بە خەزانەی حکوومەتی فیدراڵ. وەلەم بارەیە پێویستە لەبەرەوەی کە هەرێمی کوردستان باقی داهاتەکە ئااتە بە خەزانەی حکوومەتی فیدراڵ پێویستە بەو نرخە بێ کە لە عێراقا ئەو سوتەمەنیانی پێ ئەفرۆشێت چکە دوجار هیچ ئیجاب ناکات ئێمە کە داهاتەکەی بینەوە بە حکوومەتی فیدراڵ بین بە نرخێکی بەرز ئەو بەرەمە سوتەمەنیانە بفرۆشین بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. دووەمینیش ئەو 15,000 بەرمیلەیە کە عێراق خۆی ئەوە تێچۆکەی دابی نەکات و سوتەمەنیەکەی ئەنێرێ بۆ هەرێمی کوردستان لە ماوەی ساڵانی ڕابردووشە کەم تا زۆر هەندێک نەوت و سوتەمەنی ناردووە بۆ هەرێمی کوردستان. ئێستا بە بڕی 15,000 دیاری کراوە 15,000 بەرمیل دەوت ئەمان بەدڵنیایەوە بەو سعرە مەدعومەیە کە حکوومەتی فیدراڵ ئەیاد بە هاوڵاتیانی تری عێراق. بۆیە ئەم مەلەفە پێویستی بەوەیەکەوە پێداچوونەوەی پێ بکرێ وەکو شبێکێ لە لیژنەکان کە بڕیاری لێدراوە ئەم راپۆرت ئامادە بکە لەسەر ئەم دۆسەیە ینی لە هەردوولا پێویستە لە ماوەی 2 هەفتەیە راپۆرتی خۆی پێشکەشکە بۆی حاجەی فعلی پێداویستی ڕاستەقینی هەرێمی کوردستان لەم بەرهەمەنەوتیانە دەستنیشان کات و راپۆرتی خۆی باتەوە و لەسەر ئەوە پێداچوونەوە کرێ بۆ بڕێکەوە بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە لە نەوتی خەو. بەڵێ دکتۆرە باز لەو کراوە کە بەڕێز وەزیری دارایی ئەمڕۆ وتێتی من لەبەرەوەی کە هەرێمی کوردستان نەوتی هەناردە نەکردو نەمانتوانی خشتەی بودجە بەڕێک و ڕەوانی ڕادست بکەین و جێبەجێ بکەین. ئەمە ڕاستی تیا بوو مەسەلە بۆچی ئەو خشتەی بودجەیە ینی کێشە و گرفتی هەبووە؟ خۆی لە ڕاستیە ناتوانین ئەمە لە ڕاست ئەو قسەیەکی وێ و جۆرەی کرد بەڵام من وەک خۆم وەکو نوێنەرێمی کوردستان وتم ئەمە ناکرێت بکرێتە پاساو هەرچەنە ئەو تەنها ئەو نقطەی نەوە دواتە دوو خاڵی باسکردیانەوە بکەوتی نرخی نەوتی خاو لە بازارەکانی جیهانە جێگیر نییە و ئێمە پێشتر لە بودجەی 3 ساڵە 70 دلارمان بۆ یەک بەرمیل خەملاندن بۆ کردووە سا لە خوار ئەو 70 دلارەوەیە و لە ماوەی ئەم چەند مانگەی ڕابردووە بەهۆی سەر ئاستی جیهان ئەو ڕووداوانەی کە ڕوویە ناوچەکە هەمووی بەردەوام نرخی نەوت هەڵبەز و دابەزی کردووە نەمانتوانی وە خەملاندنێکی باڵی واقعیانە بکەین بۆ نرخی نەوت لامان کات شاوتی ئێمە ئەوانەیە بزانین ئەم ڕێکەوتین کە لە نێوان هەرێم و بەغدایە کراوە ئایا تا چەندێک چێتە بواری جێبەجێگرتنەوە و هەردوو لا پێی پابەند دەبن بۆ ئەوەی ئەو داهاتە نەوتی نانەوتیانەی کە لە هەرێمەوەیەت ئێمە بتوانین خەمڵاندنێکی دروستی بۆ بکەین بە پێی ڕێکەوتنی کەوا کراوە حسابی بکەین لە داهاتەکانە واتە تەنها هۆکار هەرێمی کوردستان نییە بەڵام یەکێک لە هۆکارانە کەوتی ئێمە نەمانتوانیوە خشتەکان ئامادە بکەین لە بەروی کە نەمانتوانێت تەقدیرێکی واقعیانە بکەین بۆ داهاتەکان کە وەکو عێراق یاخود ئەو بەشەشی کە وەکو لە هەرێمی کوردستانەوە بۆمانێت. بەڵێ هەر لەسەر ئاستی عراق ئەو بەرزون و زمێ نرخی نەوت لەسەر ئاستی جیهانە بۆ عراق کێشەی دروست کردووە بەپێی ئەو راپۆرتانە لای ئەوەی بەڕێز دکتۆرە نەرمین؟ گومانی تیان نییە هەروەکوتم لە ساڵی 2023 کاتێک بودجەی 3 ساڵە پەسەند کرا نرخی نەوت لەسەر و 80 دلارەوە بوو و لە بودجەیە بە 70 دلار دیاری کرا بوو. ساڵی پار لە ساڵی 2024 کە هەر لە چوارچێوەی بودجەی 3 ساڵەیە بوو ئەو دقەی یاسای بودجە وەکو خۆی ماوەتەوە ئێستاشی لەسەر بێکار 70 دلارە بۆ بەرمیلێک بەڵام هێشتا هەر بارودۆخی بازاری وزە باشترێک بوو سعری نەوتی خاو بۆ بەرمیلێک لە نزیکی 74-75 دلار بوو بۆ بەرمیلێک هێشتا هەر لەسەر و خەمڵاندنی با بڵێن بودجەوە بوو بەڵام بۆ ئەم ساڵە بینین نرخی نەوت باڵبەزدابەزێکی زۆری کردووە و لە خوار و 70 دلارەوەیە بۆیە بەدڵنیاییەوە تا ڕادەیە کاریگەری هەبووە لەسەر داهاتی نەوتی کە توانی بڵێن لە 90 زیاتری بودجێ حکوومەتی فیدراڵ پشتی بەستۆ بە داهاتە نەوتیەکان بۆ یەکەمبوونەوەی ئەم داهاتە کاریگەری هەیە لەسەر کۆی داهاتی خەزانەی فیدراڵ و لە بەرامبەریشە داهاتە نانەوتیەکان کەمتر لە 100 داهاتی فیدراڵی پێگەهێنن بۆیە لە بەرامبەر زۆری و قەبارەی ئەو خەرجیانەی کە ساڵانە لە عێراقا زیاکە بە تایبەتی بڕگەی موچە و شایستەدارایەکانی موچەخۆران کە وەزیری دارایی ئاماژە پێکرد کە گەیشتۆتە نزیکەی 90 تریلیۆن دینار لە ساڵی پارە
و ئەم ساڵیش لەگەڵ نەبوونی یاخود پەسەند نەکردنی شتەکانی بودجەی 25 ئەوان هەر بەردەوام بوون لە خەرجکردی وا بڵێن خەرجیەک ئەوەی کە پێدێنە فقاتی تەژغیلی بە تایبەتی موچە بۆیە بەدڵنیاییەوە ئەم بارودۆخە داراییە کاریگەری بێت لەسەر قەبارەی کورتێنانی بودجە ساڵی پاریش ئەو کورتێنانەی کەوا هەبووە پڕیان کردوتەوە بە قەرزکردن لە بانکە حکوومیەکانی وەکو ڕافیدێنی و ڕەشید و TBI و هەروە قەرزکردن لە بانکی ناوەندی. باشە یەکێکتر لە بابەتەکان ناوە لە عراقا باز لەوە کرێت کە نەختینە نییە پارەی بەردەست نییە و تەنانەت ئەمڕۆ باسییان لەوە کرد کە وەزیری دارایی وتێتی من پارەم پێ نیە سیولەم پێ نییە بۆیە ئەگەر بشینێرم ئەکەوێتە هەفتەی داهاتوو موچەی هەرێمی کوردستان ئەم پرسیاران بۆ هەرێمی کوردستان بۆ کۆی عراق هەر بەڕاستی عراق یان وەزارەتی دارایی عراق یان باقی ناوەندی عراقی کێشەی نەختینەی هەیە؟ وەزیری دارایی لە کۆبوونەوەکە شتێکی نەوت لەسەرەوەی کەوا بڵێ سیولە نییە ناتوانم موچەی هەرێم بنێرم وکە هەفتەی داهاتوو شتی وای باز نەکردووە و بەنسبەت کەمی سیولەوە ئەو دووپاتەوەی کردەوە هیچ کات ئەمە نابێتە ئاستەنگ لە بەردەم دابشکردنی موچەیە واتەوەی کە پێویستە بۆ موچە بڕی پارەی پێویست بەردەستە هیچ کات کەمی سیولە ئاستەنگ بۆ دابشکردنی موچە دروست ناکە لە تەواوی عێراقا و بۆ هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە گەڕێکەوتنەکە چووە بواری جێبەجێکردنەوە و ئەو کەمی سیولەیە کەمی با بڵێن بەپێی قسەی وەزیری دارایی شتێکی کاتیە واتە تا ئەو کاتانەی کە بەتایبەتی لە ئەوەڵی ساڵە یاخود لە شەژمانی یەکەمی ساڵە کە بەشێک لە باج و داهاتە نانەوتیەکان ئەکەونە کۆتایی ساڵەوە کۆکردنەوەیان جگە لەوە کوتم ئەو ناجێگیری کە لە نرخی نەو تا ڕوویا بوو ئەمە هۆکار بوون بۆەوەی کەوا تا ڕادەیەک داهاتێکی کەمتر بێتە خەزێنەوە بەڵام عێراق دوجار با بڵێن ئەتوانێت لە بانکی ناوەندی بەپێی ئەو دەسەڵاتی کە پێی دراوە وەزارەتی دارایی لە ناوبوجەیە ئەتوانێت حەوالات و سەنەداتی خەزینە ئیزدار بکە و بیفرۆشێ بە بانکەکان وەر ئەمڕۆ وەزیری دارایی باسی لەوە کرد کە لە ماوەی ڕابردووە ئەوان توانیوانە سەنەداتی خەزینە بە بانکی ناوەندی بفرۆشن واتە و سەنەداتی قەرزە کە لە ماوەی 2 ساڵە ئەبێ و قەرزە بگەڕێنەوانێ و لە مقابلی ئەوەیە با پارەیان بە قەرز وەرگرتو لە بانکی ناوەندی بۆ دابینکردنی با بڵێن سەرچاوی تەمویلکردنی خەرجیەکان بە تایبەتی ئەوەی کە پشکی پارێزگاکانە لە پرۆژەکان بتوانن تەمویلی پرۆژە بەردەوامەکانی پارێزگاکانی پێ بکەن. کەواتە ئەو کێشەیە لە عێراق نییە کە ناوەناو باسەکەن هەر زۆر بە سادێڵن کوربا بە عێراق خۆی ماوەیەشتر ناتوانێت موچەی فەرمانبەرانی خۆی بدا زۆر جارە قسەی ئەوترێ نەخێر یعنی پێم وانە تا ئێستا گەشتێتە ئەو دۆخەمە ترسیداری کە نەتوانرێت موچەش دابش بکەن. باش بەڕێز دکتۆرە نەرمین ینی بابەتێکی دیکە هەبوو بەڕێستان لەگەڵ شاندێکی ژمارێک لە هاوڕێکان لە ئەنجومەنی نوێنەرانی عراق لە فراکسیۆنی یەکێتی سەردانی بەڕێز محەممەد شیع سوودانیتان کردبوو مەبەستی سەردانەکە بۆچی بوو؟ سپاس دەکەم بۆ پرسیارەکەت ڕاستیە لە دوێنێەوە ئەم پرسیارەمان زۆر لێکراوە بەدڵنیاییەوەمە دوو هۆکاری سەرەکی هەبوو یەکێکیان بابەتی بە دووەداچوونمان بوو بۆ جێبەجێکردنی ئەو لێ تێگەیشتنی لە نێوان هەرێم و بەغدا کراوە لە چەند ڕۆژێک بەر لە ئێستاەوە دەبڕی پشتیوانی خۆمان بۆ وەکو فراکسیۆن بۆ جێبەجێکردنی وەسەرخستنی ئەو ڕێکەوتنە و دووپاتکردنەوەی گرنگی تێگەیشتن و تەفاهمات لە نێوان هەرێم و بەغداوە و بەکارهێنانی زمانی گفتوگۆ و دانوستان لە ڕوبەڕوونەوەی کێشە و ئاستەنگەکانە و بەڕێز سەرۆکوەزیرانیش خۆشحاڵی دەربڕی بە هەڵوێستەی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێشتریش سەردانی هەواڵ سەرۆک بافەت جەڵات تاڵەبانی بۆ بەغدا و بە نوێنەراتی خەڵکی کوردستان و لایەنە سیاسیەکان بە تایبەتی هەردوو یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بۆ گەیشتن بەم ڕێکەوتنە لەگەڵ لایەنە سیاسیەکانی تری عێراقا بووە ئەمە یەکێک بوو یاخولتەوەرێکی هۆکاری سەردانەکەمان بوو هۆکاری دووهەم بەڕاستی گەیاندنی هەندێک داواکاری چنین توێژە جیاوازەکانی خەڵکی کوردستان بوو لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و بەشێکیش لە دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان کە ئێمە چەند مانگێک بەر لە ئێستاش سەردانی بەڕێز سەرۆکوەزیرانمان کرد بۆ گەیاندنی ئەم داواکاریانە بەڵام ئەم داواکاریانە بەشێکی وای ئەخواست کە جارێکی کە سەر لە نوێ پێشکەش بکرێتەوە یاخود دوکۆمنت و با بڵێن بەڵگەی پێویست بوو بۆ ئەوەیەکەوە پرۆسەی جێبەجێکردنەکەی بڕاتە پێشەوە و خۆشبەختانە بۆ ئەوە بەڕێز دکتۆرە نەرمین خۆشەکە لە
چی بۆ ئەوە کە دەستکەوتێکی پێم خۆشە لە کەناڵی کورساتەوە ئەمە ڕابگەێنم ڕاستیەکەی یەکێک لەو داواکاریانەی کە بەڕێز سەرۆکوەزیران دوێنێ بە سوپاسێکی زۆرەوە پەسەندی کرد بابەتی قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی بازاری دارە سوتاوەکەی شاری سلێمانی بوو کە لە مانگی چواری ئەم ساڵە بەهۆی ئەو ڕووداوی ئاگرکەوتنەوەیەوە نزیکەی زیاد لە 100 دوکاندار و کاسبکار لەو بازارە دووچاری زیانێکی مادی زۆر بوون کە وێڕای سوپاس و دەستخۆشیمان بۆ جەنابی کاقوبات کە قەرەبووی زۆربیانی کردەوە بەڵام منیش لە ڕوانگەی بەرپرسیارەتی خۆمەوە وەکو نوێنەری خەڵکی سلێمانی و هەرێمی کوردستان داواکاریەکم پێشکەش کرد بە سەرۆکوەزیرانی فیدراڵ بۆ ئەوەیکەوە لە بودجەی تەوارێ بودجەی کتوپەر بتوانرێت قەرەبووی ئەو زیان لێکەوتوانە بکاتەوە کە بە نزیکەی بە پێ راپۆرتی بەرگری شارستانێتی کە لە سلێمانی بۆ ڕووداوەکە کرابوو بڕی ئەو زیانەی کە لە کاسبکارانی ئەو بازارە کەوتووە نزیکەی 695 ملیۆن دینار بووە کە خۆشبەختانە بە سوپاسەوە بە سەرۆکوەزیران داواکارەکەی بنی دوێنێ پەسەند کرد و من پیرۆزباییەکەم لە ئەو کاسبکارانە کەشال لە ئاندێکی زۆر نزیکە ڕێکارەکانی تەمویلکردنی پارەکە دەست پێکرێت و توانن قەرەبووکانیان بە پێ و راپۆرتی وەکوتم بەرگری شارستانی کردوێتی لە ئاندێکی نزیکە قەرەبووکانی خوان وەرەگرن و لە هەمان کاتشایەکێکی تر لەو بابەتانەی کە پێشکەشم کرد لەگەڵ هەواڵانمانە لە فراکسیۆن بەسپاسەوە ماوەیەک بەر لە ئێستا بابەتی 100,000 مینحەی خانەنشینانی هەرێمی کوردستان بوو کە لە دوای جێبەجێکردنی یاسای خانشینی یەکگرتو لە هەرێمی کوردستان 100,000 دینارێک هەیە بۆ ئەو خانەنشینانەی کە موچەکانە لە 1 ملیۆن دینار کەمترێکە دیارە ئەم مینحەیە ئەنجومەنی وەزیرانی فیدراڵ ئەیدا بە خانەنشینانی حکوومەتی فیدراڵی و لە هەرێمی کوردستانیشە پێویستە خەرج بکرێت ساڵی پار چەند مانگێک بۆیان خەرج کرابوو بەڵام لە سەرەتای ئەم ساڵەوانەی ئەوە ڕاگیراوە بۆیە من داوام کرد لە بەڕێز سەرۆکوەزیران ماوەیەک بەر لە ئێستا کە ئەو 100,000 بۆ خانشینانی هەرێمی کوردستانیش خەرج بکرێ دیارە ڕێکارەکان چەند قۆناغێکی بڕیوە و دوێ دێژجارێکی تر داوام لە سەرۆکوەزیران کردەوە کە پەلە بکرێت لەو پرۆسەیەوە ئەم بابەتەش جارێکی تر ئاراستەی وەزارەتی دارایی کردەوە و تێگەربێت و لە ڕووی یاساییەوە ئەو مافەیان هەبێ بە دڵنیایەوە ئێمە ئەو 100,000 بۆ خانشینانی هەرێمی کوردستان خەرجەکەین بابەتێکی تر کە حەزەکەم لە کەناڵی کورساتەوە ئاشکرای بکەم بەڕاستی لەو پرۆژانەی کە بەڵێ لەو پرۆژانەی کە ساڵی پاریش پێشکەشمان کرد بۆ ئەم ساڵیش بە هەمان شێوە تەواوکردنی پرۆژەی ئاوی چەمچەماڵ گۆبتەبە بوو کە ئەمە پرۆژێکی گرینگە بۆ پایتەختی ئەنفالکراوان و شەیدانی هەرێمی کوردستان کە بەداخۆ ساڵانێکی زۆرە خەڵکی ئەو ناوچەیە بێ ئاون ساڵی پاریش ئەم داخوازیێمان پێشکەش کرد بەڵام با بڵێن تەواو نەکرا پرۆسی ڕەزامەندێکی بۆیە هەردوێ نێژارێکی تر ئەم داخوازیێمان پێشکەش کردەوە ینی بەڕێز سەرۆکوەزیران وتی من پێم خۆشە بتوانین پرۆژێکی لەو جۆرە بکەین بەڵام لەبەرەوەی کە ئەوە لە سنووری ئیدارەی حکوومەتی هەرێمایە ڕەنگە ناتوانین ڕاستەوخۆ ئێمە لە بودجە پارەی بۆ تەرخان بکرین بەڵام تەحویلی ئەوەی کردکەوا بتوانین لە ڕێگەی وەزارەتی پلاندانانەوە لە ڕێگەی ئەو مینحانەی کە ئەدرێ بە عێراق یاخود لە ڕێگەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە بتوانرێت پرۆژەی ئاوی چەمچەماڵیش بخرێتە بواری جێبەجێکردنەوە هەر لە سەردانەکەی دوێنێمانە پرۆژەیەکی تر کە من ماوەی بڵین 2 ساڵ زیاترا پێشکەش یەکەم چەند جارێکی کەش بابەتی کردنەوەی سنتەرێکی با بڵێم کە پێوترێت پشکنینی پێشوەختە بۆ شێرپەنجە لە شاری سلەیمانی ئەمەش بەسپاسەوە سەرۆکوەزیران ئاراستەی وەزارەتی پلاندانانی کرد بە هەمان شێوە کە لەبەرەوەی کە وەکوتم ئەماچتە چوارچێوەی وەبەرهێنانەوە ڕاستەوخۆ ناتوانن ئەوان پرۆژە لە ناو با بڵێن خشتەی یاخود موازنەی سیسماری عێراقا جێگیرکەن بەڵام ئەکردیسانەوە لە ڕێگەی ڕێکخراوە با بڵێن نێودەوڵەتیەکان یاخود لە ڕێگەی ئەو مینحانێکەوە عێراق وەریەگرێت جێگەی بکرێتەوە بۆیە ئەم پرۆژێشی ئاراستەی وەزارەتی پلاندانانی فیدراڵ کردووە داواکاریەکی تریشم هەبوو من بەڕاستی لە سەرۆکوەزیران چکەم و داواکاریەکان داواکاری گشتین و لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئەو داواکاریش تایبەت بوو بە شاری پارێزگای هەڵەبجەی خۆشەویست کە من چەند جارێکی کەش داوام کردبوو کەوە
با بڵێن لە ڕێگەی فراکسیۆنەوە بتوانرێت سندوقێکی ئاوەدانکردنەوە بۆ شاری هەڵەبجە دابمەزرێنە هاوشێوەی سندوقی ئاوەدانکردنەوەی ناوچە با بڵێن ڕزگارکراوەکانی عێراق یاخود چەندین سندوقی تر هەیە بۆ تەنمیە و ئاوەدانکردنەوە لە عێراقا. بەڵام پێشتر پێیان وتین کەوا لە دامەزراندنی سندوق ئەبێ لە ناو یاسای بودجەیە جێگەی بکرێتەوە لە ئێستاە بودجەی 3 ساڵە هیچ گۆڕانکارێکی تیان ناکرێت تا بودجەیەکی تر بۆیە ئەمە دوێنێ جارێکی تر پێشنیازیەوەم کردەوە لەگەڵ بەڕێز سەرۆکوەزیران کە ئەکرێ سندوقێک هەیە لە ئێستا لە عێراقا پێوترێت سندوقی پارێزگا هەژارەکان داوای ئەوەم کردکەوە بەپێی دەسەڵاتی خۆیان وەکو ئەنجومەنی وەزیران و بەپێی مادەی 15 ئەو یاسایە پارێزگای هەڵەبجە ئیزافەکەن بۆ ئەو سندوقە تاوەکو هاوشێوەی چەند پارێزگایەکی ناوەڕاست و باشووری عێراق بتوانێت سوودمەند بێت لە سەرمایە ئەو سندوقە لە دروستکردنی چەند پرۆژەیەکی خزمەتگوزاری گشتی وەکو خوێندنگە و یاخود نەخۆشخانە و ڕێگەوبان بەسپاسەوە بەڕێز سەرۆکوەزیران ئەوەشی ئاراستەی وەزارەتی پلاندانانی عێراق کردووە کە بەپێی ئەو پێوەرانەی کەوا هەیە بتوانرێت جێگەی پارێزگای هەڵەبجە بکرێتەوە لەو سندوقەیە. ئەمە توانم بڵێم لەگەڵ چەند پرۆژەیەکی ترا کە بۆ لە دووز لە قەزاکانی سەر بە پارێزگای سەلاحەدین پێشکەشمان کردبوو کە ڕەزامەندی لەسەر ئەو پرۆژانەژیا بەسپاسەوە ماتوانین بڵێم بەشێکی زۆر لەو داواکاریانە بوو کە ئێمە دوێنێ وەکو شاندی فراکسیۆنی کەتی نیشتیمانی کوردستان پێشکەشی سەرۆکوەزیرانمان کرد و بەسپاسەوە بەشێکی زۆری ئەو داواکاریانەی پەسەر کرد و هەندێکی تریش لەو داواکاریانەیەکەوە پێویستی بە دوکمنت و بەڵگەی زیاتر بوو هینی ناوچەکانی تری هەرێمی کوردستان بۆ نمونە سایلۆیەک لە شاری کۆیە و پرۆژەی ئاوی خانەقین ئەمانەش جارێکی کە داواخوازیمان پێشکەش کردوانێ و لە هەڵە نەبم پرۆژەیەکیش لە شاری کەلار دروستکردنی قوتابخانەیەک بوو ئەمانەش دوکمنتی ترمان پێشکەش کردوتەوانێ و چاوەڕێیەکەین لە ئایندەیەکی نزیکای شەڵە ئەوانش ڕزامەندی لەسەر دەرببرن. نانە دکتۆرە خەبەرەکان ناخۆشنی هەوڵەکانیش جێگەی دەستخۆشین دەست خۆش بێ ینی هەموو شتێک هەر ناخۆش نابێ. بە تایبەت هەواڵەکەت زۆر دڵخۆشکەرە با پرسیار دووبارە ئەوە نوێ بکەمەوە لە بازاری دارە سوتاوەکە قەرەبووکردنەوەیان ئەویان تەنها ماوە پارەکە تەمویل بکرێ ینی لیژنە شتی لێکۆڵینەوەی پێویست نییە. نەخێر لەبەرەوەی کە من هەموو بەڵگەکان بە سوپاسەوە لەگەڵ جێگری پارێزگاری سلێمانی و لەگەڵ نووسینگەی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم بەڕێز کاقوبات هەموو دوکمنتەکانیان بۆ ناردبووین و لەگەڵیشیان مەحزەری ئەو لیژنەی کە پێک هاتوو بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکەوەی کە لەلایەن بەرگری شارستانیەتی و ئامادەکرابوو و ناوی هەموو ئەو کەسانەی ئەو کاسبکار و دوکانارانان لەلابوو و بڕی ئەو زیانانەی کە لیان کەوتبوو بۆ توانین بڵێن هەموو دوکمنتەکان تەواوە و بەڕێز سەرۆکوەزیران بە پێ نووسراوە تەحویلی وەزارەتی مالیەی کردووە کە لە موازنەی تەواڕی بە زووترین کات پارەکەیان بۆ خەرج بکرێت. باشە ئەوەی منحی خانە نشینەکان هیچ نایاسایەکی تیا ئەبینی مادەم ئاراستی وەزارەتی دارایی کردو خۆت ئەکید ئەزانی ینی ئومێد هەیە کە ئەگەر بربەستی یاسایی نەبێت ئەو منحەیە سەر بکرێتەوە چکە زۆر خانە نشینان وێ ڕای ئەوەی بەشیان هەر 5-6 مانگە هەرموچیان وەرنەگرتووە ینی ئومێد هەیە کە بەڕاستی ئەمە بگەڕێتەوە بەڕێز دکتۆرە نەرمین؟ لە ڕاستیان من خۆم لەبەرەوەی کە ئەم بابەتە وەکوتم چەند مانگێکە بێ لە مانگی دووە پێشکەشم کردووە چەند ڕێکارێکی بڕی بوو بەڵام لە قۆناغەکانە بە نێردرا بوو بۆ سندوقی خانەنشینی فیدراالی یاخود نیشتیمانی کامە دوێنێش بە بەڕێز سەرۆکوەزیران وت کە ئەمە هیچ پەیوەندیەکی نییە بە سندوقی خانەنشینیەوە لەبەرەوەی کە لە ئێستای موچەی خانەنشینان لەو سندوقە نادرێت بەڵکو لە پشکی هەرێمە دەرێ وەزارەتی دارایی فیدراال ئەم پارەیە خەرجەکە بۆیە پەیوەندی نییە بە سندوقی خانەنشینەوە تاوەکو ئەوان بەیانی ڕێی و یاخود ڕاوبۆچوونی خۆیان دەرببڕن و ڕاسترەوەیە کە ئاراستەی وەزارەتی دارایی بکرێت لەبەرەوەی کە دوجار ئەو لایانی تەمویلەکە بۆ موچە و لە ڕووی یاساییشەوە لەبەرەوەی کە یاسای خانەنشینی یەکگرتوو لە هەرێمی کوردستانیش جێبەجێکرێ و ئەم یاسایە ئەو مافەیاوە بە هەموو خانەنشینەیەک لەسەر تاسەری عێراقە هەمان حقوق و امتیازاتی هەبێ و بە خاڵی سێمیش کە لەگەڵ بەڕێز سەرۆکوەزیرانیش دوێنێ گفتوگۆم لەسەر کردەوەیەکەوە منحەی تەحسینی مەعیشی بۆ باشترکردنی گوزەرانە واتە بێ خانەنشینێک لە هەرێم یاخود لە هەر شارێکی تری عێراق کە گوزەرانی خراپ بێ بەهۆیەوەکەوە موچەکەی کەمتر بێ لە ملیۆنێکەواتە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە چکە دوجار ئێمە لە هەرێمی کوردستان هەمان دیناری عێراقی و بە هەمان هێز و توانای کڕینیەوە بەکاریێرین لەبەرەوە خانەنشینانی هەرێمی کوردستانیش کە ئەم
با بڵێ هەمان بارودۆ خوبڕی موچان هەیە پێویستە ئەم منحەیە بیانگرێتەوە بە تایبەتی کە بەخشینی منحەکە لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانی فیدراڵایە. بۆیە بەڕێز سەرۆکوەزیران وتی گەر لە ڕووی یاساییەوە هیچ کێشەیەکیان نەبێ وەزارەتی دارایی ئەو مافەیان پێ بدا بە دڵنیایەوە ئێمەش ئەنجومەنی وەزیران ڕەزاماندی لەسەر دەرەبڕین. بەڵێ بۆ بابەتەکانی دیکە بەڕێز دکتۆرە نەرمین ئەوانەی کە ئاراستەی وەزارەتی پلاندانان کراون چ سنتەری پێشوەختی دەستنیشانکردنی شێرپەنجە و چ ئاوی گۆپتەپە چەند چەماڵ و چ مەسەلەی کردنەوەی سندوقەکە پارێزگای هەڵەبجە هەوڵ و هیمەتی چی پێویستە بەڕاستی گرنگە هەوڵی ئەو لایەنانە بخرێتە پاڵ هەوڵەکانی بەڕێستا و بۆی بەنەتیجە بگا بەتایبەت مەسەلەی ئاوی گۆپتەپە چەند چەماڵ کە بەڵێ گومانی تیانە ئەمە وەکو فراکسیۆنێکەتی نیشتیمانی کوردستان پێداگر و با بڵێن سوورە بین لەسەر ئەم داواکاریەوە دووەداچوونمانە بێ بۆ قۆناغەکانی یاخو بەرەو پێشچوونی ئەم داواکاریە لەو لایەنانەی کەوا بۆی ئاراستە کراوە بە دڵنیاییەوە پشتیوانی تیمی حکوومەت تیمی کوردستانیشمان پێویستە لە حکوومەتی فیدراڵ و بەتایبەتی بە ڕێزان وەزیرە کوردەکان لە ئەنجومەنی وەزیرانی فیدراڵ بۆی کەوا هەر کاتێکم بابەتانە چۆ ناو ئەنجومەنی وەزیران بە دڵنیام لەوەشکەوە ئەوان پشتیوانە بن بۆ ئەم داواکاریانەی خەڵکی کوردستان بۆ یامانە جگەلەوەی کەواو کوتم لە ڕووی یاساییەوە لە ڕووی ئینسانیەوانێ ئەمانە پرۆژەم پێشکەش بە خەڵکی کوردستان نەکرێ و بەپێی دەستوریشی جیاوازیەک نییە و نابێ هەبێ لە نێوان هیچ هاوڵاتێکی عێراقا لەبەرەوە ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەفەن وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگرە بین و بە دوواداچوونی تەواومانە بێت تا و کاتێکەوە ئەم داخوازیانە جێبەجێکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە نەرمین معروف ئەندامی لژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەرزیان لە شاری بەغداوە لەگەڵمان بوو. سپاس بۆ تۆ دکتۆرە نەرمین هەمیشە سەرکەوتوو بن. بینەرانی خۆشەویست ئێمەش لەگەڵ هاوکارانم گەیشتنە کۆتایی و بەرنامەی پانۆراما بابەتەکە ئەزانم وەڵڵاهی هەموو لایەک ماندووە هەموو لایەک گیرفانی بەتاڵە بازاڕ وەستاوە ئێمەش ئەگەرچی هەندێک زار کۆمنت و قسەی نەشاویش ببیستین بەڵام کۆڵ نادەین تاکو بە نەتیجەیە گەگەین نامانەوە هیچ چاواشەکاریەکە بێ ئێرە مێزی ڕاستی و زانیاریەکانە. وەکو پێتانم وت لە سەرەتای بەرنامەکە ئەوەیە کە هیچ ناومێدیەک نییە و هیچ بەبنبەست گەیشتنێک نییە لیژنەیەکی هوەری هەرچەندە خەڵک لە ناوی لیژنە لە هەرێمی کوردستان بێزارە و مەسەڵەن کەڵی لیژنە بۆ بابەتە پێکات لیژنەیەک دێ سەردانی کێڵگەنەوتەکانی هەرێمی کوردستانەکە بزانە تاقە و توانە و زیان چەندە بچەند ئەتوانن هەناردە بکەن لە حاڵەتێکی وەهادا ئەتوانن راپۆرتی خۆیان بدەنەوە ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەمە تا سێشەممە بە پێ ئەو زانیاریانەوە و بەڕێز دکتۆرەش باسی لێو کرد کۆتایی پێدێ و واش بڕیارە بینی ئینشاءالله 120 میلیارد دینار بخرێتە سەر ژمارە حسابی هەژماری وەزارەتی دارایی عێراقی. ئەم دوو بابەتە بابەتی ئەوەن کە دوای ئەوە موچەی مانجی پێنج دێت و دواتریش قسە هەیە گەرنەوتەکە بەردەوام بوو لە حاڵەتی توانای چێڵگەنەوتەکان ئەوە موچەی مانجی شەشیش دێت ئینشاءالله لە دوای هەموو ناخۆشیە خۆشی دێ و لای خوای گەورە و خەزانەی خوای گەورەش پڕە ئینشاءالله هەموو لایەک هەموو هەرێمی کوردستان و جیرفانی موچەخۆران و تەنانەت کاسبکاران و بازاڕیش ئاوەدانە بێتەوە خوای گەورە ئاوێکا بەو ئاگرەیە هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بنخواتە.